دەرگای غازی ئێران بەسەر عێراقدا داخرا ئەی عێراق لەکوێوە و چۆن غاز دابین دەکات. ڕۆژی شەممە 8 ئازاری 2025 و ئەو ماوەی کە ئەمریکا بۆ لێخۆشبوون لە هاوردەی غاز لە ئێرانەوە بە عێراقی جابوو کۆتایی هاتوو. هەر ئەمڕۆژ وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند کە ئیدارەی ترامپ مۆڵەتی کڕینی غازی ئێرانی بۆ کارەبای عێراق نوێ نەکردوتەوە. ئاماژەی بەوەش کردووە کە واشنگتۆن ڕێگا بە تاران نادات هیچ یارمەتیەکی ئابووری و دارایی بۆ بڕوات. ئەوەی جێگای باسکردنە ئەوەیە کە عێراق و ڕێژەی غازەی کە بۆ بەرهەمهێنانی کارەبا پێویستی پێیەتی چۆن و لەکوێ جابینی دەکات. هەر ئەمڕۆ لیژنەی نەوت و گازی پەرلەمانی عێراق ڕایگەیاند کە حکوومەتی عێراق پلانی وایە لە بری غازی ئێرانی لە وڵاتانی کەنداوەوە غاز هاوردە بکات. ئەمەش تەنیا دوای ئەوە دێت کە ئەمریکا ماوەی لێخۆشبوونەکەی نوێ نەکردوتەوە. علی شەداد وتەبێژی لیژنەی نەوت و غازی پەرلەمانی عێراق بە میدیاکانی ڕاگەیاندووە کێشەی وەزارەتی کارەبا ئەوەیە ئەو وێستگانەی کە دای مەزراندووە تەنیا پشت بە غاز دەبەستن. لە کاتێکدا وێزگەکانی بەسرا بە غاز و نەوتی خاو و نەوتی ڕەش کار دەکەن. هەر ئەمەش بۆتە هۆی سەقامگیری سیستەمی کارەبا لە پارێزگاکەدا. وتیشی سەرۆکوەزیرانی عێراق ڕۆژانە بە دوواداچوون بۆ تەواوکردنی پرۆژەی بۆری غازی بەسرە دەکات. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی وەزارەتی نەوت نزیکەی 3 ڕۆژ لەمەوبەر دەستی بەکارکردنی کردووە و لە ماوەی 120 ڕۆژدا بە خێرایی تەواو دەکرێت. شەداد دەژڵێت تا ئێستا 130 کارکردن تەواو بووە. پرۆژەکە بەشدار دەبێت لە گواستنەوەی غازی کەندا و بە بڕی 200 ملیۆن مەتر سێجە.